ئەی پەروەرێنمان، ئێمە زۆر کەم تەرخەم بووین لە فێربوونی دینەکەت. ئەگەر کەم تەرخەم نەبوو بین و فێری بوو بین، بێگومان کەم تەرخەم بووین لە جێبەجێکردنی دینەکەت. ئەگەر کەم تەرخەم نەبوو بین و جێبەجێمان کردبێت، بێگومان کەم تەرخەم بووین لە گەیاندنی دینەکەت. ئەگەر لەویشدا کەم تەرخەم نەبوو بین و خەڵکیمان لێ ئاگدار کردبێتەوە، ئەوە بێگومان لە خاڵێکا دەوەستین و هەموومان کەم تەرخەم بووین تێیدا. ئەویش ئیخلاس و نیەت پاچیمانە بۆ هەر سێ خاڵەکەی پێشوو. دەسا خودایە لێت دەپاڕینەوە، ئێمە بەندەیەکی لاوازین و هەمیشە لەسەر ڕێگای ڕاست لا دەدەین ئەگەر بەسەر نەفسماندا زاڵ نەبین. دەپاڕینەوە بە دوعاکەی ئادەم، وەکو چۆن لە ئەو خۆش بووی بەو دوعایی کە خۆت فێریت کرد ئاواش لە ئێمە خۆش بی. دەڵێین ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين.